هەژدەی مانگی داهاتوو کۆماری ئیسلامی ئێران هەڵبژاردننی سەرتاسەری بۆ دیاریکردنی سەرۆکی نوێی وڵات ئەنجام دەدات کە 7 کاندید ململانەی پۆستی سەرۆک کۆمار دەکەن. سەرەتای هەفتەی ڕابردوو ئەنجومەنی دامەزرێنەرانی دەستوری ئەو وڵاتە ناوی کاندیدە پەسەندکراوەکانی بڵاو کردەوە. کاندیدەکان بە گوێرەی پەیوەستیان بە دەوڵەت و ڕابردووی سیاسی و ڕەوشتی و ئاینی هەڵدەسەنگێنرێن. هەرچەندە بەهۆی خراپی دۆخی ئابووری و زیادبوونی ناڕەزایەتیەکانی هاوڵاتیانی ئێران پێشبینی ناکرێت ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان بەرز بێت. بەڵام چاوەکان لەسەر ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێرانە کە ببێتە سەرۆکی داهاتوو. هەر لە ئێستاوە ململانەی توند لە نێوان کاندیدەکان دەستی پێکردووە. تۆڕە کۆمەڵایەتیەکان پڕ بوون لەو دۆسیانەی کە بۆ شکاندنی ناوبانگی یەکتر یاخود کۆکردنەوەی دەنگ و سەرنجڕاکێشانی دەنگدەران بەکاردێنرێن. نەیار و ڕکابەرەکانی ئیبراهیم ڕەئیسی لە ئێستادا با زیندووکردنەوە و هێنانەوە بەرباسی دۆسی کوشتنی 500 کەس لە نەیارانی شۆڕشی ئیسلامی ئێران دەیانەوێت سەرنجی دەنگدەران لەسەر ڕکابەرە سەرەکیەکەی کورسی سەرۆکایەتی وڵات دوور بخەنەوە. بەڵام پێناچێت ئەم دۆسیانە کاریگەریان لەسەر دەنگدەرانی ڕەئیسی هەبێت. بەو پێی وەک چاودێرانی ئەو وڵاتە باسی دەکەن ناوبرا و کاندیدی پەسەندکراوی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێرانە. ڕەئیسی ساڵی 2007 سەرکەوتوو نەبوو لەوەی پۆستی سەرۆک کۆمار وەربگرێت. بەڵام هەر لە هەمان ساڵدا بە بڕیاری ئایەتوڵڵا عەلی خامنەئی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران پۆستی سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێرانی پێدرا. 50 سال است ما بیکاری داریم. جگە لە ڕەئیسی هەریەک لە موحسین ڕەزایی فەرماندەی گشتی پێشووی سوپای پاسداران و سکرتێری گشتی ئەنجومەنی دیاریکردنی بەرژەوەندیەکانی ئێران، سەعید جەلیلی سکرتێری گشتی پێشووی ئەنجومەنی باڵای یاسایشی نیشتیمانی و گەورە ڕاوشکاری ئەتۆمی و ئەمیر حوسێن قازی زادە هاشمی پەرلەمانتار و عەلی ڕەزا زاکانی پەرلەمانتار و موحسین میهرعەلی زادە جێگری سەرۆک کۆماری ئێستا و عەبدولناسر هیممەتی سەرۆکی بانکی ناوەندی پاڵێوراوی پەسەندکراون بۆ ڕکابەریکردن لە سەرگرتنە دەستی کورسی سەرۆکایەتی کۆماری ئیسلامی ئێران. لە ئێستادا دەنگۆی ئەوە بڵاو بۆتەوە ئەنجومەنی دامەزرێنەرانی دەستور بە بەرنامە ئەوت 7 کەسەی ڕاگەیاندووە تا سەرکەوتنێکی بێگێرە و کێشە بۆ ڕەئیسی مسۆگەر بکات. ئەوەی بۆ بەشێکی زۆر لە خەڵکی ئێران چاوەڕوان نەکراو بوو، ڕەتکردنەوەی ناوی عەلی لاریجانی سەرۆکی پەرلەمانی ئێران بوو. تەنانەت پێشبینی ئەوە دەکرا کێبڕکەی بەهێز لە نێوان لاریجانی و ڕەئیسی بێتە ئاراوە. پێشتر ڕیفۆرمخوازان لە ڕاگەندراوێکدا باسییان لەوە کرد بوو کە ئەگەر کاندیدەکانیان لەلایەن ئەنجومەنی دامەزرێنەرانی دەستورەوە پەسەند نەکرێت بەشداری لە هەڵبژاردنەکاندا ناکەن. بەڵام هیچ کام لە کاندیدەکانیان پەسەند نەکران. لەگەڵ هەڵبژاردننی سەرۆک کۆماردا هەڵبژاردنەکانی پەرلەمان و ئەنجومەنی ئیدارەی شار لە قەزا و شارۆچکەکاندا ئەنجام دەدرێت. با پێی ئاماری ئەنجومەنی دامەزرێنەرانی دەستور لە کۆی ئەو 592 کەسەی ناوی خۆیان بۆ کاندیدی تۆمار کردووە، تەنیا 40 کەسیان مەرجەکانی خۆ کاندیدکردنیان تێدا بووە و لەو ڕێژێش تەنیا 7 پاڵێورە و پەسەند کراون کە کێبڕکەی گرتنە دەستی لووتکەی دەسەڵاتی وڵاتەکەیان دەکەن. من به همه عزیزان عرض می‌کنم باید از همه‌تون